بسم الله والحمد لله والصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. أساسي جيان خوشويستي الله سبحانه وتعالى. أساسي إيمان خوشويستي الله سبحانه وتعالى. دعاء خوشويستي أو كسانك الله سبحانه وتعالى خوشي أبن، ودعاء خوشويستي أو شتانك الله سبحانه وتعالى خوشي أبن. ئێمە ئەبێ بۆ شێوە بین. ئەگەر بۆ شێوە نەبین بێگومان ئەوە الله سبحانه وتعالى ئێمەی خۆش ناوێ و دووریش نییە لە ناومان نەبە قەومێکی تر بێنێ کە ئەو خۆشەویستیان تیابێ. لە سوورەی مائیدەیە الله سبحانه وتعالى فەرمێ: يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه. ئێوانی ئیمانتان هێناوە ئەگەر ئێوە مرتد ببنەوە لە دینەکەتان، وەرگەڕێن لە دینەکەتان، کوفرتان تێبکەوێ، شیرک، بیدعە، نیفاق، فسق گوێ نەدەنێ، ئەنجامی بدەن، تێی بکەون، لەگەڵ ئەهلەکەی بن و خۆشتان سەرخەری بن، پشتیوانی بن، ئەو بەڕاستی الله جل جلاله ئێوە لە ناوە بە قەومێکی ترێنێ کە ئەو قەومە بەرین لە مرتد بوونەوە لە دینەکەیان، دوورن لە وەرگەڕان لە دینەکەیان. يحبهم ويحبونه، ئیمان دارن، الله یان خۆشەوێ، الله سبحانه وتعالى ئەنی خۆشەوێ. أذلة على المؤمنين أعزة على الكافرين، دۆستەکانی الله یان خۆشەوێ، ڕقیان لە دوژمنەکانی الله، يجاهدون في سبيل الله، دینەکەی الله سەرەخەن، ولا يخافون في الله لومة لائم، ولا لۆمەی هیچ کەسێکیش ناترسن. کەواتە خۆشەویستی الله سبحانه وتعالى و خۆشەویستی ئەوانەی الله سبحانه وتعالى خۆشەوێن و خۆشەویستی ئەو کردارانە و ئەو فەرمان و قەدەغانەشی کە الله جل جلاله خۆشی ئەوێ و پێی رازیە و دایبەزاندووە بۆ ئێمە کە شەریعەتەکەیەتی. بە ئەم سێ خۆشەویستیە تۆ بیتە خۆشەویستی الله و ئەو کاتە پشتیوانی تەکاوە سەری شێخە. ويبينين رسول الله صلى الله عليه وسلم ببرداميك لدعاكاني أم دعاء أبو اللهم إني أسألك حبك، أي برورد قارم من دعوات لي كم خوش ويستي خوتم بيب بخشي وبشم كيتا خوش ويستي خوت، وحب من يحبك دعوات لي كم أي برورد قارم بم كيتا خوش ويستي أوانيك خوت خوش أوين وأوانيج للاي من خوش ويستي. یەکەمین ئینسانەکان کە واجبە تۆ خۆشە بوێن و هەوڵ بیتە خۆشەویستیان کێن پێغەمبەرانن، ئەنجا پیاوچاکانن. لە ناو پێغەمبەرانە رسول الله صلى الله عليه وسلم لە لووتکەی هەموویانە، و لە ناو پیاوچاکانیشە خولەفائەکانی لە لووتکەی هەموویانان. بۆ ئاگادار بە خۆشەویستی دینە، بزانە بۆ کێ هەتە و بزانە بۆ کێ نیتە. ئەنجا داوە ئیماندارانیش هەمووی خۆش بێ لە بەردەم ئەوانە گردن کەچبی سۆز و محبەتت بۆ ئەوان دەرکەی. پاشانەی فەرموو رسول الله صلى الله عليه وسلم: وحب كل عمل يقربني إلى حبك، وحب كل عمل يقربني إلى حبك. وای پەروەردگارم داوات لێ یەکەم خۆشەویستی هەموو ئەو کردارانەی کە لە تۆ نزیکە کاتەوە بخەیتە ناو دڵمەوە، يعني خۆشەویستی فەرمانەکانت جێبەجێیان بکەم، خۆشەویستی قەدەغەکانت دوور کەومەوە لێیان. ئەبینین رسول الله صلى الله عليه وسلم ئەمە داخوازی بوو لە دوعاکانیە. و زۆر گرنگە ئینسانی مسلمان هەوڵ بدا بە حەقیقی بێتە خۆشەویستی الله سبحانه وتعالى، چونکە بەڕاستی هەر مسلمانی خۆشەویستی الله سبحانه وتعالى لە دڵیان نەبێ و خۆشەویستەکانی الله سبحانه وتعالى لە دڵیان نەبێ و خۆشەویستی فەرمان و قەدەغەکانی الله سبحانه وتعالى لە دڵیان نەبێ، ئەوە بەڕاستی تیاچووە لە هەر دوو ڕوەکەوە، هەم لە ڕووی ئیمانیەوە تیاچووە و هەم لە ڕووی دنیایی و مادیشەوە تیاچووە. خۆشەویستی الله سبحانه وتعالى دەنیشانەی هەیە و بەو دەخاڵە کە هەم علامەتی ئەوەیە تۆ الله خۆشە ئەتوانی خۆشەویستیەکەشت زیاد بکەی. خاڵی یەکەمیان خۆشویستنی قورئان و دیراسەکردنی و کارپێکردنی.
ئەگەر تۆ لەو کەسانێک کە قورئانت خۆشەوێ و دیراسەیەکی بەردەوام و هەوڵی ژەدەی تەطبیقی بکەی بەسەر خۆتا ئەوە تۆ خۆشەویستی ئەڵڵای، هیچ گومانە لەوە نەبێ، ئەوە نیشانەی ئەوەیە تۆ خۆشەویستی ئەڵڵای. و ئەگەر لەم کارە بەردەوامی علامەتی ئەوەیە کە تۆ هەوڵ ئەدەی لە خۆشەویستانی ئەڵڵا بی. خاڵی دووەمیان جێبەجێکردنی فەرضەکانی ئەڵڵا سبحانه وتعالى، ئەوانەی کە ئەڵڵا سبحانه وتعالى فەرضی کردووە لەسەرت، نوێژە فەرزەکانت، ڕۆژووی فەرزت، زەکاتی فەرزت، حەجی فەرزت، جێبەجێکردنی تەوحید و جێبەجێکردنی سنەت، هەتا وەکو ئەم فەرضانە زیاتر و زیاتر پەیوەست پێوەیان، تۆ علامەتی ئەوەیە ئەڵڵات خۆشەوێ و علامەتیشی ئەوەشە ئەڵڵا سبحانه وتعالى خۆی تۆی خۆشەوێ. ئەنجا دوای فەرضەکان سنەتەکان هەتا وەکو وابەستەیان بی خۆشەویستیت زیاترەکە. ما تقرب إلي عبد بشيء أحب مما افترضته عليه ولا يزال يتقرب إلي عبدي بالنوافل حتى أحبه. الله سبحانه وتعالى بخوي وكل بخاري هاتوا رسول الله فرمويتي عبد كان بهيج شتي بقر أوي كلا سرم فرض كردو لي من زيغنا بيتوا لدواي فرض كان سنة كان تعابت خوشويستم خوشويستي الله بدا زيني بي وعلامتي أوشكتو لخوشويستاني الله سبحانه وتعالى خالصة بردوام ذكر كردني الله حتى وكو ذكري الله سبحانه وتعالى لسر زبانت به وبناو ضلو دمارك أنت بروا تخوشويستي الله شكا براستي من أحب شيئا أكثر من ذكره هر کەسێ هەر شتێکی خۆش بێ ئەو شتە زۆر باسەکە. ئینسانێ خواردنی خۆشەوێ هەموو مەجلیسێکی باسی خواردنە، هەیە پارە هەموو مەجلیسێکی باسی پارێ، هەشا ئەڵڵای خۆشەوێ هەموو مەجلیسێکی باسی ئەڵڵایە. وەکە مەجلیسیشی نییە لە ناو خودی خۆیان هەر بیر لە ئەڵڵا کاتەوە هەر لە دڵی خۆیان گفتوگۆکانی لەبارەی ئەڵڵاوە سبحانه وتعالى. خاڵی چوارەم دڵت بە بەردەوامی مطالعەی ناو صفاتەکانی ئەڵڵا بکە، دیراسەیەکی بەردەوامت هەبێ لەسەر ناو صفاتەکانی ئەڵڵا. چکە بەڕاستی ئەساسی خۆشویستن و بە گەورەدانانی ئەڵڵا ناسینیەتی و ناشتوانی بیناسی لە ڕێی ناو صفاتەکانیەوە نەبێ، هەتا زیاتر شارەزای ناو صفاتەکانی بی و زیاتر دیراسەیان بکەیت و هەوڵ بدەی پەیوەست بی بە واتاکانیەوە، ئەوە تۆ زیاتر خۆشەویستیت هەیە بۆ ئەڵڵا و ئەڵڵاش سبحانه وتعالى زیاتر خۆشەویستی بۆ تۆ هەیە. خاڵی چوارەم یاخود خاڵی پێنجەم عەفوان بریتە لە پێشخستنی ئەو شتانی کە ئەڵڵا سبحانه وتعالى خۆشیەوێن بەسەر ئەو شتانەیە کە خۆت خۆشتەوێ. ئەگەر لەو کەسانەی ئەو شتانەی ئەڵڵا سبحانه وتعالى فەرمانی پێکردو و خۆشیەوێ پێشی ئەخەی بەسەر ئەو شتانەیە کە خۆت خۆشەوێ، ئەوە تۆ خۆشەویستی ئەڵڵای و ئەوە تۆ ئەڵڵات خۆشەوێ و ئەڵڵاش سبحانه وتعالى تۆی خۆشەوێ. بۆ نمونە کاتێککە بانگی بەیانیەدا خۆت حەز لە خەوت پێخۆشە، ئایا نوێژەکەت پێخۆشترە و واز لە خەوەکە هێنی یاخود خەوەکەت پێخۆشترە واز لە نوێژەکە هێنی لە دەرەکەوێت کە تۆ ئەڵڵات سبحانه وتعالى خۆشەوە یاخود نا. خاڵی شەشەم بەردەوام ناز و نیعمەتەکان کە ئەڵڵا سبحانه وتعالى بەسەر تۆی ڕژاندوویەتی چ ڕووکەش چ ناخیش لە پێشاوت بێ، ئەو هەموو ناز و نیعمەتی پێبەخشیوی لە کەس و کار و ڕزق و ڕۆزی و ژیان، ئەمە هەمووی ظاهریە. ئەو هەموو ناز و نیعمەتە کە باطنیە وەکو ئیسلام و ئیمان و تەوحید و ئەو بابەتانە، ئەمانە بە گەورە بزانی، قەدریان بزانی، بەردەوام لە پێش چاوت بێ. ئەو معنایەوەیە کە تۆ ئەڵڵات خۆشەوێ و ئەڵڵا سبحانه وتعالى خۆی تۆی خۆشەوێ. خاڵی حەوتەم دڵت و جەستەت بەیەکەوە لە بەردەم ئەڵڵایە گەردن کەج بێ، لە بەردەم ئەڵڵایە زەلیل بێ، لوت بەرز نەبی لە ئاسیا. کاتێک فەرمانێکی ئەڵڵا سبحانه وتعالى جێبەجێیەکەی بۆ نمونە کاتێک کە نوێژەکەی هەر بە جوڵەکانت نەیکەی، جوڵەکان بە دڵت بێ، دڵیشت لەگەڵ جوڵەکانە جوڵە بکەن، نەک هەر جەستەت بێ، دڵێ بەردەوام لە لای ئەڵڵا بێ سبحانه وتعالى. خاڵی هەشتەم ئەگەر تۆ ئەڵڵات خۆش بێ و ڕاست بکەی لە خۆشەویستیە و بەردەوام هەوڵی زیادکردنی و خۆشەویستیە بێ، ئەبێ کاتێکت هەبێ خۆت و ئەڵڵا بن، عیبادەت الخەلەوات، پەرستشێکی هەبێ بە تەنیایی لەگەڵ ئەڵڵایە، شەو نوێژی ضوحا، قورئان خوێندن لە جێگایەکە بە تەنها، عیبادەتێکی هەبێ بەس بەینی خۆت و خوا بێ سبحانه وتعالى. ئەو کاتە علامەتیەوەیە کە تۆ ئەڵڵات خۆشەوێ و ئەڵڵا سبحانه وتعالى تۆی خۆشەوێ. خاڵی نۆیەم بەردەوام وابەستەی ئەو کەسانە بی کە ئەڵڵا سبحانه وتعالى خۆشی ئەوێن، لەگەڵ ئەوان هەڵسی
لەگەڵ ئەواندا بنیشی. خاڵی دەیەمیش هەوڵ بدەی هەر شتێ کە ڕێگرە لە بەردەم زیادبوونی خۆشەویستی الله سبحانه وتعالى لە دڵ و دەروونتە، ئەو ڕێگرانە هەمووی وەلانەی هەمووی لابەری ڕووی دڵت بە تەواوی بکەیتە پەروەردگارت و تەواوی خۆشەویستیەکەت ئاڕاستی ئەو بکەیت. ئەم دەخاڵە علامەتیەوەیە تۆ الله سبحانه وتعالى خۆشەیە و الله سبحانه وتعالى تۆی خۆشەیە و ڕێگای بەدەستهێنان و زیادکردنی خۆشەویستی اللهە سبحانه وتعالى بۆ تۆ و هی تۆش بۆ الله. والحمد لله رب العالمين.